مجلس خبرگان رهبری را ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری ئێران موجتەبا خامنەیی کوڕی عەلی خامنەیی کۆچکردووی وەک ڕێبەری باڵای نوێ هەڵبژار. ئەم هەنگاوەش بە ئاماژەیەکی ڕوون بۆ بەردەوامبوونی هەژموونی باڵی پارێزگاران بەسەر جونگە هەستیارەکانی دەسەڵات و بەڕێوەبردننی وڵاتەکەدا دادەنرێت. خامنەیی کوڕ بە ڕێبەرێکی سێبەر لە 20 ساڵی ڕابردوودا ناو دەبرێت، بە جۆرێک کە بە بێدەنگی و بەبێ هەبوونی هیچ پۆستێک سەرقاڵی سیاسەت و کاروباری وڵات بووە. بە تایبەت لە ناو سوپای پاسداراندا پێگەیەکی بەهێزی بۆ خۆی دروست کردووە. دەستنیشانکردنی موجتەبا خامنەیی تەمەن 56 ساڵ بە ڕێبەری باڵا پاش تێپەڕبوونی زیاتر لە هەفتەیەک دێت بەسەر کوژرانی باوکی لە هێرشێکی ئاسمانیدا. ئەم گۆڕانکاریەش لە لووتکەی دەسەڵاتی ئێرانیدا لە کاتێکی هەستیاردایە کە ناوچەکە و ئێران ڕوبەڕووی ئاڵنگاریەکی گەورە بوونەتەوە. موحسین حەیدەری ئەندامی ئەنجومەنی شارەزایانی ڕێبەری لە گرتەیەکی ڤیدیۆییدا ڕایگەیاند کە هەڵبژاردننی ئەم کاندیدا لەسەر بنەمای ڕێنمایەکانی خامنەیی باوک بووە. بە وتەی ئەو ڕێبەری باڵای ئێران دەبێت کەسێک بێت کە لەلایەن دوژمنەوە ڕقلێ هەڵگیراو بێت و ئەم تایبەتمەندیەش لە کوڕەکەیدا هەستی پێدەکرێت. حەیدەری لە درێژەی قسەکانیدا سەبارەت بە موجتەبا ئاماژەی بەوە کردووە تەنانەت شەیتانی گەورە کە مەبەستی ئەمریکایە ناوی ڕێبەری نوێ دەزانێت و حسابی بۆ دەکات. ئەم لێدوانانە جەخت لەسەر ئەو دیدگا سیاسیە دەکەنەوە کە دەسەڵاتدارانی ئێران لە دیاریکردنی کەسی یەکەمی وڵاتدا پەیڕەوی دەکەن. لە بەرامبەردا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەڵوێستێکی نەرێنی بەرامبەر ڕێبەرە نوێیەکەی ئێران نیشاندا و لە لێدوانەکانی پێشوویدا موجتەبا خامنەیی وەک کەسایەتێکی لاواز وەسف کردووە. ترامپ لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ ماڵپەڕی ئەکسیۆس لە هەفتەی ڕابردوودا ڕایگەیاندبوو کە ئەوان کەسێکیان دەوێت ئاشتی و تەبایی بۆ ئێران بگەڕێنێتەوە. هەروەها هۆشداری ئەوەشی دابوو کە ڕێبەری نوێی ئێران بۆ ماوەیەکی درێژ لە دەسەڵاتدا نامێنێتەوە ئەگەر ڕەزامەندی ئەمریکای لەسەر نەبێت. موجتەبا خامنەیی کە لە ساڵی 1969 لە مەشهەد لەدایک بووە لە سەردەمی باوکیدا هەژمونێکی زۆری پەیدا کردبوو. ئەو کەسێک بووە کە زۆربەی دۆسیە و بڕیارە گرنگەکان بەژێر دەستیدا تێپەڕیون و پەیوەندیەکی توند و تۆڵی لەگەڵ دەستگا ئەمنیەکان و تۆڕە ئابووریەکاندا هەبووە. بە پێی زانیاریەکانی ئاژانسی ڕۆیتەرز پەیوەندیە نزیکەکانی موجتەبا لەگەڵ سوپای پاسداران پێگەیەکی بەهێزی لە ناودامەزراوە سیاسیەکاندا پێبەخشیوە. هەر بۆیە شارەزایان پێیان وایە کە موجتەبا لە ناونەوەی گەنجی ناو سوپای پاسدارانەوە پشتگیریەکی بێوێنەی هەیە و ئەمەش یارمەتیدەری بووە لە گەیشتن بەم پۆستە بە تایبەت کە لە سەردەمی گەنجێتیدا بەشداری شەڕی ئێران عێراقی کردووە. سەرەڕای ئەوەی موجتەبا نازناوی شیعی ئایەتوڵڵای هەیە و هیچ پۆستێکی فەرمی حکمی نەبووە، بەڵام ئێستا خاوەنی دوابڕیارە لە سیاسەتە باڵاکانی دەوڵەتدا. جێگەی ئاماژەیە ناوبراو لە ساڵی 2019ەوە لەلایەن ئەمریکاوە سزای بەسەردا سەپێنراوە.